ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم لەڵخێم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر عێراق دیارە لە ئێستادا لە بەردەم شەپۆلێکی تری ململانەی سیاسیدایە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی گەورەترین کوتلە بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی بینیمان لە ماوەکانی ڕابردوو کە ئەو مهلانەی کە ئەدرا بە لایەنە سیاسیەکان بە تایبەتی بە چوارچێوەی هەمانجی کە لەلایەن ڕەوتی سەدرەوە درایە بۆ پێکهێنانی حکوومەت نەیتوانی دوجار باسی لە سربەخۆکان کرد کە ئەوان حکوومەت پێک بێن بەڵام ئەمەش سیناریۆیەکی شکست خواردوو چونکە ژماری سربەخۆکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕێژە پێویستە نییە کە ئەوان بتوانن حکوومەتی نوێی عێراقی یاخود گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک بێن بۆی ڕاستپێرێن کە سەرۆکوەزیران دیاری بکەن ئاماژەکان بۆ بوو کە لە ماوەکانی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو مقتەدا سەدر داوای لە چوارچێوەی هەمانجی کردبوو کە بەشێک لە پەرلەمانتارەکانیان بنێ بۆی کە بتوانن گەورەترین کوتلە پێک بێنن و دوجار حکوومەتی نوێی عێراقی پێک بێنن بەڵام ئەمە هەرزوو لەلایەن چوارچێوەی هەمانجیەوە ڕەت کرایەوە چونکە ئەوان دەیانەوێت سەدر و چوارچێوەی هەمانجی پێکەوە گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک بێنن ئەوجا حکوومەتی نوێی عێراقی بە پێی تەوافق و دابەشکاری لە نێوان سەرجەم پێکاتەکان دروست بکرێت. نوێنەری نەتەوەیەگرتوەکان لە عێراق لە ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی باسی لە ڕەوشی عێراق کرد بە گشتی ڕەوشی عێراقی بە شێوازێکی چەقبەست و بنبەست و مەترسیدار لە قەڵەمدا ئەوەی کە بینین لە مەشهدەکەدا تاوەکو ئێستا کرانەوە نییە بە ڕووی لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق هەرچەندە زۆرێک لە سەرکردە سیاسیەکانی شیعە بە دیاریکراوی وەسە بازەواکەن دوای ئەوەی کە هەردوو لایەنە سیاسیەکەی کورد یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات توانیویانە تا ڕادەیەک نزیکبوونەوە دروست بکەن لە نێو خۆیانە ئەوان ئەمە بە دەرچەیەک دانێن بۆ کردنەوەی ئەو چەقبەستوی کێسە لە پرۆسی سیاسی لە عێراقی و هەروەها یەکگرتنەوەی نێوماڵی شیعە ئایا ئاماژەکان بەوەن کە نزیکبوونەوەی یەکێتی و پارتی حکوومەتی نوێی عێراقی خێرا لێ پێک بێت و هەروەها ناوماڵی شیعی ڕێک بخاتەوە بەگشتیم شەو گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک محمود خۆشناو چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە کاک محمود سڵاوت لێبێ هەروەها برای بەڕێزما کاک شێرسان سەمەد نووسەر و ڕۆژنامە نووس جەنابیشان لە کەرکووکەوە لەگەڵمان سڵاوتان لێبێ سوپاسان دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان دیارە بێگومان بە ڕوخسەتی کاک شێرزاد وا لە کاک محمودەوە دەست پێ بکەین کاک محمود یعنی ئەوەی بینین کە ئێستا لەسەر ساحەی عێراقی بەگشتی ینی جم و جوڵ هەیە ناتوانین بڵێن جم و جوڵی سیاسی نییە و هەروەها لێک نزیکبوونەوە نییە بەڵام ینی ئاماژەکان چیمان پێڵن ئەوەی کە جەنابتان ئەی خوێندنەوە لە دۆخی سیاسی عێراق بەگشتی ئەتوانین بڵین چۆن وێنایەکەن. سڵاو لە بەڕێستان کاک هاوڕێ و لە هاوڕێی بەڕێزم کاک شێرزاد و بنێرانی کورسات نیوز ڕاستەکەی ینی ئەمە ئەگەر باسی بارودۆخی سیاسی عێراق بکەین خۆی لە دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن پێویستی بە چار قۆناغا ینی پێویستە بە چار قۆناغ تێپەڕی قۆناغی یەکەم هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و جوزێگرەکەی قۆناغی دووەم هەڵبژاردننی سەرۆک کۆمار قۆناغی سێم ڕاستپاردنی کەسێک بۆ پێکهێنانی حکوومەت قۆناغی چوارەم پێکهێنانی حکوومەت و دەنگدان لەسەری ناو ئەنجومە ینی پێدانی متمانە لە ناو ئەنجومەن عێراق لەو چوار قۆناغا تا ئێستا یەک قۆناغ بە کاردانەوە بەڕێوە چووە ینی قۆناغی یەکەمیش قۆناغەکی دروست و تەندروست نەبووە لە پرۆسی سیاسی لە دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن و دەرهاوێشتەی هەبووە ئەو قۆناغ بۆیە دەتوانم بڵێم ئەگەر قۆناغی دووەمیش کە قۆناغی سەرۆک کۆمارە کە من پێم وایە کلیلی چارەسەری پرۆسی سیاسی عێراق 150 لە سەرۆک کۆمارە و 150 تریشی ئەوەیە کە کاندیدی گەورەترین کوتلەی نیابی دیاری بکرێ لەکوێ دیاری بکرێ ئەو گەورەترین کوتلە نیابیە چێیە سەر بە کام لایەنە لە ناو ماڵی شیعە دروست دەبێ یان لایەنێک لە ماڵی شیعە لەگەڵ دوولایەنە کوردی و سونیەکە یان سربەخۆکان دروست دەبێت خۆی لە خۆی ئەو مشتومڕە وای لێ کردووە وەکو گۆلکەکەی بەنی ئیسرائیلمان لێبێ گەڕان بە دوای دەرچە بۆیە ئێستا قۆناغی ئێستا من پێم وایە هەوڵدان بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆی نێوماڵی کورد ئێمە دەزانین دکتۆرە ڕێواز فایاق قوبات تاڵەبانی لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو لە چەند 15 ڕۆژی ڕابردوو هەوڵی ئەویان داوە کە گفتوگۆ دەست پێ بکە و کێشەکان لە ناو ماڵی کورد گفتوکە دوجاریش وەکو سەرۆکی هەرێم بەڕێزنی سروان بارزانانی کە سەرۆکی هەرێمی کوردستانە وا ڕێککەوتوین
کە لە عێراق و لە هەرێمی کوردستان سەرۆک کۆمار و سەرۆکی هەرێمی کوردستان چەتری کۆکەرە و لایەنە سیاسیان کابی هەنگاوێکی دروستە من پێم وایە هەنگاوەکانی سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی لەگەڵ لایەنە سیاسەکان لە دەرەوەی ڕاگەیاندن لە پشت کامیراوە کە من ئەوەی بە پێزانیارەکانی من کە لەگەڵ لایەنە سیاسەکان و دوجاریش لە ڕێگای سەرۆکاتی هەرێم و خودی بەڕێزنی سیروان بارزانانی هەمتەمان لە هەمان کات هەوڵەکانی قوبات تاڵبانی ئەمە ئاماژەیەکە بۆ ماڵی شیعە یان ناردنی پەیامەکە بۆ هەردوو لایەنە شیعیەکە ئەگەر سەرکەوین لەوە بەڵام ئەوەش لەسەر دوو پایە وەستاوە پای یەکەمیان ئەوەیە ئایا پارتی دیموکراتی کوردستان دەستبەرداری هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی دەبێت ئەگەڵ لەگەڵ نیشتیمانی کوردستان ڕێکەوی یان بە دیوەچکە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان دەستبەرداری 1/3 کە پێدێنن ثولثی ضامن 1/3 کە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و هاوپەیمانی عەزم دەستبەرداری ئەوان دەبی و پرسیارێکی منطقی زۆر گرنگیشە بەڕاستی بۆ هەردوو بەرەکەش گرنگە بەڕاستی ئەڵەم پرسیارێکی منطقی و گرنگە بۆ هەردوو بەرەکە بە دڵنیایی بەڵێ جا من پێم وایە ئەو دووە یەکلارەکەوە بژاردەی سێەم یان ئەوە یەکێتی لە شوێنی خۆی دەمێنێتەوە و پارتیش لە شوێنی خۆی دەمێنێتەوە و هەردووشیان کاندیدی خۆیان دەبین بژاردەی سێم ئەوەیە هیچ کامیان لەوانە ناچنە ئەو دووبەرەیە و دەستبەرداری هەردوو بەرە دەبن و دێنە وەکو بەرەیەکی کوردستانی و کارنامەیەکی کوردستانی ڕێک دەکەون لەسەر ئەو دۆسیانەی کە مشتومڕی لەسرە کە ناکۆچی لەسرە نەفت و گازە یاسای هەڵبژاردن و شێواز یاسای هەڵبژاردنە تۆماری دەنگدەرانە دابشکردنی هەرێمی کوردستانە بەسەر چەند بازنەیەکی هەڵبژاردن شێوازی بەڕێوچوونی هەرێمی کوردستان بەپێی لێک تێگەیشتن و ڕێککەوتنەکانی پێشووە ئەم بژاردەی سێمە ئەگەر گەڵاڵە بێ و دروست بێ کاک هاوڕێ ئەگەر ئەم بژاردەی سێمە سەرکەوی یەکێتی و پارتی سەرکەون لەوەی کە بگەن بە ڕێککەوتنێک ئەمن دایمەن ئەڵێم یەکێتی و پارتی بەڵام پێویستە گوێ لە کۆمەڵی دادگری یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان نەوەی نوێ پێویستە ئەوانەش بەشدار بن لەو پرۆسەیان لە خاڵە ناکوکانی کە لە نێو هێلانە سیاسەکانە بۆ بگەین بە خاڵێکی هاوبەش ئەوە پەیامێک دەبێت بۆ ماڵی شیعە خۆیان ناوخۆیان ینی ڕێککەوتنیان خێراتر دەبێت یان لێک تێگەشتیان خێراتر دەبێت یان دەرکەوتنی خەیاری سێەم ینی بژاردەی سێەم لە ناو ماڵی شیعەش گەڵاڵە دەبێ و بە خێراتر دەردەکەوێ بە کورتی پرۆسەی ینی گەیشتن بە قۆناغی دووەم و سێەم و چوارەم خێراتر دەبێت بە پێچەوانەوە ئەگەر هەر وەکو خۆی ماوە لە ڕێزبوونەکان وەکو خۆیان مانەوە من پێم وایە گفتوگۆکان لۆکاڵی دەبن ناتوانین ئەمەش وەکو ماڵی کورد ماڵی خۆمان ڕێخێنەوە لەوەیە کەسێک بڵێ ئایا یەکێتی و پارتی و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەر یاسای هەڵبژاردن ڕێک دەکەون و لەسەر عێراق ڕێک ناکەون من پێم وایە ڕێککەوتن لێرە و لەوێ پێویستە ڕنگدانەوەی هەردوو ینی بەغدا لە هەولێر بداتەوە هەولێرش لە بەغدا بۆ ئەوەی سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان بەرقەرار بێ و ئێمە ببین بەشێک لە چارەسەر لە عێراق و کارنامەی ئەوەی باسمان کرد بەر لە هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنیوانی جێگرەکەی یان یەکەمین دانیشتنی ئەنجومەنیوانی عێراق ئەو کارنامە هاوبەشە کوردستانیە بەڕاستی ئەکتیڤ بکرێتەوە پاڵپشت بکرێت و بە یەک تیم ئێمە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و لەگەڵ ڕوتی سەدر کۆک ببینەوە و نزییکیان کەینەوە چونکە واقع پێمان دەڵێ و هەموو ئەو ئاماژانە پێمان دەڵێن و هەوڵی حوتمانجی ڕابردوو پێمان دەڵێ کە ئەو دوو ڕێزبوونە هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی و 1/3 کە پێدێنن ثولثی ضامن ئەوانە هەردووچیان ناتوانن قۆناغی دووەم و سێم ئەوی باسم کرد و چوارەم جێبەجێ بکەن بەبێ ئەوەی ڕێزبوونێش کە دروستبی لە هەردوو لا تێکەڵبوونێک دروستبی بۆ ئەوی بتوانین پێکهاتەی عێراق ئاوایە پێکهاتەی کۆمەڵایەتی عێراق وایە نەخشەی کۆمەڵایەتی عێراق ئاوایە نەخشەی سیاسی دەرئەنجامی نەخشەی کۆمەڵایەتی و یعنی ئەوە خۆی لە خۆی پێویستی بە لێ تێگەیشتنە و پێویستی بە ئەوەیە کۆمەڵە کەسی عەقلانی و بابەتی بێن بڕیار لەسەر چارەنووسی هەرێمی کوردستان و عێراق بدەن بە پێی ئەنجامەکانی هەڵبژاردن دوا بژاردە لە دەرەوەی هەموو ئەو سیناریۆنەی کە باسم کرد یەک سیناریۆ هەیە کە ئەوەی پێدەڵێن هەڵوەشانەوەی ئەنجومەنیوانی عێراق ئەوەش خۆی لە خۆی یەک دنیا کێشە و گرفتی هەیە یا کام یاسای هەڵبژاردن هەموارکردنەوەی یاساکە ئەکتیڤکردنەوەی کۆمیسیۆن ئایا دادوەرەکان دەمێنێن بە شێوازە چترە دابشکردنی بازنەکانی عێراق وەکو پێشترە یان شێوازە چترە ئەوەش خۆی لە خۆی ئەستەمە لەو قۆناغە چونکە خۆت دەزانی لە ناو ئەنجومەنیوانی عێراق بەو شێوازە ئەگەر بەڕێوە بچێ من پێم وایە دادگای فیدرالی و سەرۆک کۆماریش بۆیە ئەمە بۆ ئێمەی کورد گرنگی سەرۆک کۆمار لێرەیە سەرۆک کۆمارێک کە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان خۆشبەختانە کاندیدی یەک لە کاندیدەکان کە بەرهەم ساڵحە دەتوانم بڵێم لەگەڵ هەردوو لەگەڵ ڕوتی سەدر و لەگەڵ
چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانی عەزم و لەگەڵ هاوپەیمانی سیادە لەگەڵ کاندیدە ئەندام سەربەخۆکانی پەرلەمان و بزوتنەوە تازەکان ئەوانەی کە تازەچوونە پەرلەمان عێراق بەڕاستی لێک تێگەیشتنی هەیە و دەتوانم بڵێم خاڵی هاوبەشی هەیە بۆ یەکێتی ینی باشترین حزبە کە لە عێراق بۆ قۆناغی دووەم دەتوانێت بەکار بێ بۆ ئەوی ببتە دەرچەیەک بۆ کێشە سیاسەکانی عێراق طبعاً ئەوە بە هاوکاری ئەو هێزولانی سیاسی کە باسم کردن. دەست خۆشکاک محمود شیکردنەوەیکی زۆر ورد و منتیقیانەت کرد بۆ بابەتەکە دەستەکانت خۆش بێ کاک شێرزاد ینی ڕاستە دۆخی سیاسی عێراق هەمووی گرێدراوە بەیەکەوە ئەو ململانە سیاسی توندەی کە هەیە سەر لەسەر ینی پۆستەکان واروەها ئەنجومەنی وەزیران و سەرۆک وەزیران و گەورەترین کوتلەی پەرلەمانی واروەها نێوماڵی پێکاتەکان کورد سونە شیعە و بە تایبەتی بنەمێ ینی لەسەر ئەو خاڵی کە کاک محمود ئاماژەی پێدا ماڵی کورد زۆر جار لە ڕابردوودا تاوانبارەکرابەوە یەکێتی و پارتیانی بە سەراحەت لەلایەن ماڵی شیعە و تاوانبارەکەن لەلایەن هێزە نێودەوڵەتیەکان و ئێرانەوە تاوانبارەکران کە ئەوان بوونەتە هۆکار بۆی کە نێو ماڵی شیعە پەرتەوازە بێ و نەتوانرێت پرۆسی سیاسی لە عێراق بە ئاراستە ڕاستەکەی خۆیدا بڕەوە حکوومەت پێک بێنرێ بەڵام ئێستا ئەوەی کە هەیە ئاماژەکان بەوەن کە تا ڕادەیەگەیشێتی و پارتی لێک تێگەیشتنیشان خەریکە لە نێوانە دروستە بێت ئەوەی کاک محمود ئاماژەی پێداد ئەگەر ئەم لێک تێگەیشتنە بێتە هۆکاری ڕێکەوتن لە نێوان ئەم دوولایەنە سیاسی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی پێت وایە ئاراستەی پرۆسی سیاسی لە عێراق دەچێتەوە سەر ڕێگە ڕاستەکەی خۆی و دوجا سەرجەم پێکاتەکان ئەتوانن وەک ڕابردوو لە حکوومەتێکی تەوافقیدا بەشدار بن هەمویان؟ بەڵێ ئێوارەتان باش سڵاو ڕێزم بۆ سەرجەمبینەرانی بەرنامەی پانۆراما و هاوڕێی خۆشەویستم کاک محمود و جەنابتان زۆر سپاس. دیارە کاک محمود زۆر بابەتی بە جوانیشی کردەوە ئەوەی کە پەیوەستە بە پرۆسی سیاسی و قۆناغەکانی و مەرجەکانی پێکەنانی حکوومەت و کێشەکان سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشت زۆر جار ڕوبەڕووی ئەم پرسیارە بووینەتەوە یان لە شەقامی عێراقیدا بە گشتی زۆر جار ئەوترێ و ویست هەیە لەسەرەوەی ئەم کێشەی نێوماڵی شیعە فڕێدەنە سەر کورد بەگشتی بەڵام خۆی وانە من دابەشبوونی کورد کە ئێستا چۆتە یەکیان نزیکە لە بەرەیەکەوەیشیان تەحالفی کردووە وەکو پارتی دیموکراتی کوردستان تەحالفێکی کۆنکریتی کردووە لەگەڵ سەدرریەکانە بەڵام یەشێتی هیچ وەرەقەیەکی ئیمزا نەکردووە لەگەڵەوان ئەم دابەشبوونەی نێوماڵی کورد هۆکارەکەی ئەوەیە کە نێوماڵی شیعی خۆی دوو تەرەفە من پێم وایە ئەگەر یەک شیعە یەک ماڵ بوونایە کورد ناسووە ئەو دۆخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتەکەی بە ئاشکرا باس کردووە ئەڵێ نامانێ ببین بە تەرەف لەگەڵ هیچ لایەنێکی شیعەکان هیچ بەشێک لە شیعەکان چونکە بۆ لەبەرەوەی بە تەجروبەی ئێمە دەرکەوتووە ئەو گۆڕەپانەی کە شیعەکان نفوزیان تایەتی پارێزگاکانی خواروی عێراق بەگشتیەوە نۆ پارێزگایە هەمیشە جێ کێشە و ململانێ بووە لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەت ڕوونتر بڵێن لە دوای 2014ەوە کە داعش کۆتایی پێهات لەوێ ململانەکان زیاتر زەق بووە وەگەر سێری کوتلە سیاسیەکانی ئێستای پەرلەمانی عێراق بکەین دەبینین جیاوازن لەو کوتلە سیاسیانەی لە هەڵبژاردنەکانی پێش ساڵی 2014 ئاهاتنە ناو هەڵبژاردنەوە ئەمە دابەشبوونێکی زۆری تایە دوای ئەوە لە سەردەمی حکوومەتی کە عادل عەبدولمەهدیش تقریبا بە هەمان کێشە و دۆخی ئێستای ڕۆیی بەڵام چارەسەر کرا اتفاقێکی مەبدەئی کرا لەسەر کەسێک کەس لە هیچ کوتلێکی لەو کوتلە سیاسیانە نەبوو کەسێک بوو وەکو عادل عەبدولمەهدی دواتر بینیمان لە شەقام وروژێندرا بە ئاراستەی ئەوەی کەوا ناڕەزایەتی دەرببڕدرێ و انتخابات پێش بخرێ و ئەوە بوو سەرکەوتوو بوون بەڵام ئێستا هۆکاری ئەو جوڵاندنانە دەرکەوتووە کە لەگەڵ ڕێزم بۆ ئەوەی کەوا باس لەوا کرێ کوتلەی سیاسی بچووک یان پەرلەمانتاری سەربەخۆ ئێستا دەرکەوتووە تەمویلی وڵاتانی دەرەشی زیاتر ئەو دۆخەی بەو ئاراستەیە گەیان هەم هەڵبژاردن پێش بخرێ و هەم ئەم دابەشبوونەی ئێستا هەبێ ڕوونترش قسە بکەین ئەمەوێ لەسەر ئەو بابەتە قسە بکەین ئێستا لە عێراقدا لە نێو سەرجەم کوتلە سیاسیەکانی عێراق بەگشتی دابەشبوونێکەیە بەسەر دوو ئاراستە جیاوازدا کە خەڵک ڕوونتر قسەی لەسەرەکە ئەوەی ئاراستەیەکیان مەحوەری تورکی ئیماراتی سونی و لایەنی کوردیش کە تێوەگلاوە لەگەڵیانە مەحوەرەکەی تر کە
ئەو گروپانەیە کە ئێستا لە چوارچەوەی هەماهەنگیە خۆیانە بیننەوە و لەگەڵ ئەوانەی کەوا هاوڕان لەسەر مەسلەی کە حکوومەت پێویستە تەوافق بێ. بۆیە لەم نێوەندەدا دوو ناو نراوە لەم عملیە سیاسەیە. ناوێکیانەوەی کە بەرەی سێقۆڵی ناویان ناوە ئێمە بڕوامان بە حکوومەتی ئەغلەبیەی وەتەنی هەیە، ئەو حکوومەتانەی پێشتر سەرکەوتو نەبووە حکوومەتی تەوافقی، بەڵام ئەمەش جوابی خۆی هەیە. ئەوە ڕوونەکە حکوومەتی ئەم حکوومەتە تەوافقیە کە ئێستا ئەوان گلەیان لێ هەیە ئەگەر دروست بکرێت لە ڕابردوشدا ئەوانی شیتیا بەشدار بوون و پشکی شێریشیان هەبووە تایدا ئەوانەی کە بەڵام کاک شێرزاد لێرە یەک پرسیار دێتە پێشەوە، پێدوانیە یعنی ئەو دابەشبوونی کە هەبوو بەسەر ئەم دوو بەرە سیاسی کە جەنابەت و ئەم دوو جەمسەری کە جەنابەت ئاماژەی پێدەی ئێستا تا ڕادەیەک ینی ئەبینین وردە وردە ئاماژەکان بەوەیە کە ئەم دوو بەرەیە بەرەو لێکترازان بەرەو هەڵوەشانەوە بەرەو کاریگەری هەندێک جەمسەر و هەندێ بەرەی دیکە کە لە ناوخۆ خەریکە سەر هەڵەدەن ینی بڕوات. بڵێ لە ڕۆژی دروستبوونی ئەم دوو بەرەیەوە بەرەی دووەمیان کە بە ینی ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر بوو ئیتاری تەنسیقی زیاتر بڵێنەوە بوو کە مەوعدێک دانرا بۆ هەڵبژاردننی سەر کۆمار نزیک بوون لەوەی کەەوە ئەغلەبیەکەی ئەوان باسییانەکرد پێکی بێنن 200 ئەندام پەرلەمان نزیکەی زیاتر کەمتریان هاورد، بەڵام دوایی دەرکەوت ینی کۆمەڵی شت هەیە لەم حیسابەیە. ئایا بەرکەوتەکانی دواترچی ڕوو ئەدات؟ ئایا ئیتاری تەنسیقی ئایا ئێران هەروە دەستەوەستانە وەستێ لە بەرامبەر ئەوەی کەەوە ئەم دۆخە بەلای باڵەکەی ترا بشکێتەوە؟ وەڵامەکەی ئەوە بوو نەخێرەوە هاتنی قائانی بۆ عێراق و ڕوونکردنەوەی کۆمەڵی مەسەلە لە لای خەریکە ینی دانیشتوانی عێراقیش ئێستاکانە بە هیچ کام لەو کوتلانە ناوروژێنرێن و بڕژێنە سەر شەقامەوە. خۆ لەم چەند ڕۆژی ڕابردوودا باشکرا ینی لە تویتەکانی بەڕێسەدر ئەوەی پێوە دیار بوو کە هەڕەشەی شەقامی ئەکرد، بەڵام شەقامیش لەوە تێگەیشتووە کە دۆخێکەیە لە عێراقدا دۆخی دابەشبوونێکی دوو جەمسەریە، دوو ئاراستەیی جیاوازە، مەسەلەکە فکرینیە، مەسەلەکە دابەشبوونە لە نێوان سێ کوتلە لە ئیتاری تەنسیقیا خۆیان بە سەرکەوتوی انتخابات دەزانن، پارتی دیموکرات لە خۆی بە سەرکەوتوی نێو کوردەزانێ ئیتاری ئەوە سەدرەکان خۆیان بە سەرکەوتوە زانن نەوە ئەمە سونەکانیش جگە لە عەزم لەو سێنزاندان پەرلەمانتارە ئەوانش خۆیان بەوازان کە بە ژمارە زۆرترینن. ئێستا سراحەکە لە نێوان ئەو زۆرترین و ئەو ژمارە کەمانەیە کە هەیە لێرەدا تاوەکو چەند ڕۆژی ڕابردوو ڕەنگە تا ئێستاش تەحالفی تولاتی مڕاهەنە لەسەر ئەوە بکەن کە بیانەوێ ئەوەی کە لە سەرتاوە ویستیان بووە یان بەری ئیتاری تەنسیقی هەڵبوەشێتەوە تەفەکوکی تێ بکەوێت و هەندێکیان بەلای ئەوانە بڕۆن یان سەربەخۆکان بەلای ئەوانە بڕۆن، بەڵام پێدەچێت لە هیچ دوو شتە سەرکەوتو نەبوون. بۆیە بۆ پرسیارەکەت ئەڵەی کە ڕەنگە تێگەیشتنێکە بێ لەوەی بەرەو لاوازی بن پێم وایە لە کۆتایی ئەم ئەوەی کەوا جاری یەکەم دووزی و دووەم سێم حاولەی ئیتاری تەحالفی تولاتی بۆ ئەتیمادکردنە سەر ئەو دوو خاڵە کە سەرکەوتو نەبن تیادا ئیتر بەرەو ئەوە ئەڕوات کە هەڵوەشانەوە دروست ببێ یان شێوازی تەکەتولەکان بگۆڕێ کە بزانن سەرکەوتو نابن. و بە هاوشێوەی ئەم تەجروبەی ئێستا لێرە ملانەی لێرە ئێستا ڕووەدا بە تەئسیراتی دووەلی ئەقلیمی و ئەفکارەکان ئیتاری تەحالفی تولاتی و سەدرەکان زۆر لە ژێر کاریگەری حزبوڵای لوبنانی و ئەو تەجروبەی لوبنانان کە ئێستا هەیە لە لوبنانە ئەوە چەندین ساڵە بنبەستە هەیە و انتخاباتی ئەخیریش نەتایجەکانی شێوەیە کە قورسە هەر نزیکە لەوەیکەوە دووبارە هەر ئینسداد هەبێ لە لوبنانیشە لێرە حیزبوڵام جارە دەنگی پێویستی نێناوەتەوە کە وەکو جاری پێشوو چۆن زۆرینەی کورسەکانی پەرلەمانی بەدەستەوە عینەن ئەوان ژمارەکەیان کەمترە لێ ئەمەوان 124 شتێکی وایە ئێمە 320 بەڵام ینی هیچ لایەک لەو لایەنانەی ینی لوبنان و عێراق هاوشێوەی یەکترین و بۆیە من حەزەکەم ئەو شتانەشی بکرێتەوە ڕەنگە خەڵک پرسیار بکە باشە ئەمە کۆبوونەوە کرا ئەمە ئەوە کراوە تەحالف کرا ئەی بۆ ڕێک ناکەون هەمووشی هەرباسی مبادراتی سیاسیە کات و هەموو لایەنێک مبادراتی هەیە هەموو لایەنێک باز لە وەتانیەتەکە هەموو لایەک باز لە زەرورەتی خزمەت گوزاریەکە بەڵام بۆ ڕێک ناکەون ئەنجام بۆ ڕێک ناکەون. تۆ بڵێ کە هەژمونی دەرەکی کاریگەری تەواوەتی هەیە بەسەر ئەم دۆخی کێسە لە عێراقا بەڵێ دابەشبوونێکی حەدی لە نێوان ئەم دوو بۆ چوونە جیاوازە هەیە ئەم دوو جەمسەرە هەیە ئەم دوو جەمسەرە دابەش بوونە بەسەر جەمسەری گەورەتری جیهانی و ئەقلیمیدا بۆیە ئاسان
چارەسەر و کردنەوەی ئەو گرێشتەنها بە تەدەخولێکی تری دووەلی یان نێوبژیوانی UN یاوەتە ئەیتر پەیامی ئەو وڵاتە ئەقلیمیانە بگۆڕدرێت سەبارەت بە عێراق کە نەیانتوانی سەرکەوتوو بوون لەو دەستخۆش کاک شێرزاد. کاک محمود، یعنی بۆ نمونە ئێستا کاک شێرزاد ینی ئەوەی کە باز دەکات لە ڕووی منتیقەوە وایە، ینی تۆ ئەگەر ئەم چەق بەستویە بەردەوام بێ و ئەم بنبەستی کە ئێستا لە دۆخی سیاسی عێراقەوە ئەو ململانێت توندەی کە لە نێوان ئەو دابەشبوونەی هەیە لە نێوان لایەنە سیاسەکان بەسەر هەردوو جەمسەری توند کە هەرێک لە جەمسەرەکان چەندین وڵاتی هەرێمایەتی و نێودەوڵەتی ینی بەڕێوەیە بە دوجار ینی تەداخلکردنی جارێکی دیکەی بۆ هەم زلهێزەکان هەم نەتەوەیەگرتوەکانە بینیمان نەتەوەیەگرتوەکان لەسەر ئاسی ئەنجومەنی ئاسایش کە نوێنەری هەمیشەییان لێرەیە ئەویش ژێنێ بلەس خارتە این راپۆرتی خۆی لەسەر عێراق داوە هۆشداری توندەدا لایەنە سیاسیەکانی عێراق بەسەرکردە سیاسیەکانی عێراق. ینی ئەو مەترسیانەیە ئەخاتە بەردەمیان کە ئەگەر بەردەوام بن لەسەر ئەم دەمارگیریان دۆخی عێراق بەچوو ئەگا. پێت وایە لایەنە سیاسیەکانی عێراق هێندە ناهۆشیارن کە گوێژ نێن بە ینی ئەو هۆشیاری کە دەیاندرێتێ لەلایەن بۆ نمونە بەرپرسانی باڵای UN هەروەها ئەنجومەنی ئاسایی ژەروا وڵاتانی زلهێزەوە ئەمان کاریگەریانە بێ لەسەر دۆخی سیاسی عێراق؟ دەست خۆش بی سپاس بۆ کاک شێرزادیش تێبینێکی جوانە و پێویستە قسەی لەسەر بکەین. کاریگەری وڵاتە ئەو هێزە نێودەوڵەتیەکان و هەرێماتیەکان جیاوازە لەوەی کە لە پێش 2010 بە تایبەتی لە پاش بارودۆخی سووریا لە پاش ئەوەی کە بارودۆخی سووریا گۆڕانکاری بەسەردا هات و هەوڵدرا گۆڕانکاری لە سیستەمی سیاسی سووریا بکرێ دەتوانم بڵێم رووسیا، چین، کۆماری ئیسلامی لەولای یەمەن بەڕاستی بە ئاراستێشتردا ڕۆیشتن و دەتوانم بڵێم گەڕانەوەیان بۆ ئەو ناوچەیە بە شێوازەکی بەهێزتر بۆ لە بەر لەو بارودۆخی سووریا. عێراق ئەوەی کە من بەدیم کردبی و ئاگام لێبی ڕاستە چەند جەمسەرێک نەک دوو جەمسەر ڕاستە دوو جەمسەری جیهانیە ئێستا و وڵاتە هەرێماتیەکان و وڵات نێودەوڵەتەکان دابەش بوون بەسەر ئەو دوو جەمسەرە، بەڵام ئەوەی کاریگەری لەسەر عێراق هەیە بە شێوازێکی بەهێز یان بە حوزوڕێکی زۆر من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی کەم نییە و بارودۆخی عێراقیش پەیوەندی بە کۆبوونەوەکانی ڤێنناوە دەبێت، پەیوەندی بە کۆبوونەوەکانی سعودیا و ئێران دەبێت، پەیوەندی بە کۆمەڵێک هاوچێشە هەیە کە بەڕاستی پەیوەندی بە عێراقیەکانەوە نیە، بەڵام کاریگەری لەسەر بارودۆخی عێراقەوە دەبێت. بۆیە ئەوانە بەرچاو دەگیرێ، بەڵام دوجار کۆماری ئیسلامی و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پێم وایە ئێستا بەریتانیاش یعنی قرار لەسەر ئەو بارودۆخە دەدەن، بەڵام ئایا پێیان دەکرێت چارەسەری بکەن؟ پرسیارەکە ئەوەیە. لە ڕابردوو ڕۆڵیان هەبووە، حوزوریان هەبووە، لایەنە سیاسیەکانیان ئامۆژگاری کردیە، ئاراستە کردیە، بەڵام توانیتیان چارەسەری بکەن. بەڵام پێم وایە لە 2010 بەدواوە لە هەڵبژاردننی 2010 بەدواوە نەیانتوانیوە ینی بەڕاستی هاوچێشەکە بە ئارەستەیەکدا ببن تا لایەنێک لە لایەنێک زاڵتر بی بەسەر عێراق. بۆیە دەرچا بۆ بارودۆخی سیاسی عێراق پەیوەندی بە هەردوو لایەنەوە هەیە، ینی پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتە زلهێزەکانی دنیا وڵاتە هەرێماتیە بەهێزەکان کە دەستیان هێنا و خاچی عێراق ئەوان ڕێککەون لە هەمان کاتیش ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە لەوان نزیکن ئەگە دەستەواژەکە دروستبی ئەوانیش ڕێککەون. دوجار ئەو دوو ڕێککەوتنە ڕنگ بداتەوە لە حکوومەت و سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی حکوومەت و پێکەنانی حکوومەت ئەوە بەدیوەک ئاراستەکردنی دەوڵەتی عێراقی بەرەو کوێ. عێراق لە ڕووی وزەوە کە خۆت دەزانی عێراق لە ئۆپێک و دەزانی معادلەی بینی ئەمریکا و ئۆپێک چۆنە، نرخی نەوت و بازاری جیهان و چین وڵاتێکە کە نەوت دەکڕێ و لەولای رووسیا نەوت دەفرۆشێ، لۆیە بابەتی نرخ لە بینی کڕیار و فرۆشیار و دەستێوەردانی ئەمریکا و یعنی ئەوانە معادلەی دیودەوڵەتین، بەڵام ئەوانە ڕەنجیان داوەتە لێ ئەوەن دەبێت لەوێ بەلانی کەم لەسەر ئەو دۆسیانە ڕێککەون کە دۆسی عێراق لێک لەو دۆسیانێ. بەڵام ئەمن پێم وایە بۆ ئێمەی کورد یعنی کە باسی کورد بکەین ئەمە خەمی عێراقیەکانیشمانە بەڕاستی، چونکە مە پێمان وایە بەهێزبوونی بە پێچەوانەی هەندێک خەڵکی تر من پێم وایە بەهێزبوونی عێراق لە بەهێزبوونی هەرێمی کوردستانە و بەهێزبوونی هەرێمی کوردستانش لە بەهێزبوونی عێراقا ڕاستە کۆمەڵێک بۆچوون هەیە پێی وایە ئەگەر عێراق بەهێز بێ لەسەر حسابی هەرێمی کوردستانە. من بە دووری دەزانم ئەگەر
هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ڕێککەون تەبابن خزمەتی هاوڵاتیانی کوردستان بکەن دوورکەونەوە لە گەندەڵی ململانە سیاسەکان نەک لە نێوان یەکێتی و پارتی تەنها لە نێوان هێز و لایەنە سیاسەکان تر کەمتر بکرێتەوە ئاستی وەڵامدانەوەی میدیاییان هێور ببێتەوە و بتوانن بەڕوای دەرچەیەکدا بگەڕێن لە خزمەتکردنی هاوڵاتیەک تا دەگاتە لوتکەی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ئەو کات با عێراق بەهێز بێ ئەو کات با وڵاتانی هەرێمی دەستێوەردان بکەن لە خاچی بۆیە ئێمە دەتوانین لەوێوە کاریگەریمان هەبێت لەسەر پرۆسەی سیاسی عێراق و دەتوانین یعنی ئەمن هەندێک جار کۆبوونەکانی هەولێرم بەبیردێ کە جەنابی مام جەلال بە ڕەحمەت بی کە بەشداری لە کۆبوونەکانی پێکهێنانی حکوومەتی عێراقی دەکرد یان لە بەغدا لە پاش بارودۆخی سامەڕا و تەقاندنەوەی ئیمامی عەسکەری یعنی ئەو هەوڵانە بەڕاستی ڕاستە قۆناغەکەی قۆناغەکی جیاواز بوو بەڵام گەورەی مام جەلالیش لەوەدا بوو کە دەیتوانی لەگەڵ کۆمەڵێک سەرکردەی عێراقی ئەو کات بەڵام ئێستا ئەو سەرکردە عێراقیانەش نەماون تا بتوانین مامەڵەوە عەبدولعەزیز حەکیمە یعنی کۆمەڵێک سەرکردەی ترن ئەوە بەرز ئەحمەد چەلەبیە ئەوە عەلاویە ئەتوانین بڵین دۆخی سیاسی عێراق لە ئێستادا و هەروەها دۆخی سیاسیەکانی عێراق دۆخێکی نوێیە و تێگەیشتن لە یەکتری تا ڕادەیەک ئاڵۆزە ینی مل نادەن بە ئاسانی بۆ یەکتری لە دوای ئازادکردنی پارێزگاکانی عێراق لە دەستی داعش و خۆپێشاندانەکانی تەشرین لە بەغدا یعنی دوو حاڵات هەوڵدرا یعنی هیچ شتێک لە بەردەم نەما کە دەستێوەردن لە عێراق بکەن قاعیدە لە عێراق بوو کۆمەڵێک ڕێکخراوی چەکدار کە بەرهەڵستی ئەمریکا و حکوومەتی عێراقیان دەکرد ئەوانە بەرەبەرە توانەوە دوجار داعش هات ئەو ناوچانەی داگیر کرد دوجار ئازاد کرانەوە لە ئازادکردنی ئەو ناوچانە ئەمریکا گەڕایەوە لە پاش 2011 و کۆماری ئیسلامی ئێرانیش گەڕایەوە کۆی باسم دوای سووریا حزوریان لە ڕووی سەربازی و سیاسی ناو عێراق بەهێز بوو دوجار خۆپێشاندانەکانی تەشرین بەغدا ناسڕیا عمارە ینی ئەوانە خۆی لە خۆی کاریگەری هەبوو لەسەر ماڵی شیعە بەڵام بیرمان نەچێ ینی من دەمێ شتێک بڵێم لە نەتیجە فەرمو بەڕێز مقتەدە سەدر من پێم وایە وەکو مەحموود من پێم وایە ناچێتە ناو پرۆسەی سیاسی عێراق بەو شێوازەی ئێستا ڕاستە حکوومەتی تەوافقی باشترین دەرچەیە بۆی وەکو باسم کرد نەخشەی کۆمەڵایەتی و نەخشەی سیاسی عێراق لەوە زیاتر هەڵناگرێت دەبی بەرەو ڕێککەوتن بڕۆین جا حکوومەتی تەوافقی بنکە فرەوان یان حکوومەتی تەوافق بنکەیەکی بچووک ینی فرەوان نەبێ یەک لەو دوانە دەبی هەڵبژێردرێ بەڵام حکوومەتی زۆرینە کە بەڕێز مقتەدە سەدر خوازیاریتی من پێم وایە نایەتە ئاراوە پێ دوای سەدر بۆ ئینادە سیاسی ڕازی بێ بەمەی کە جەناب تێڵی یعنی زانیتی ئەمە دەمانێت دەمێ شتێک بڵێم لەسەر بەڕێز مقتەدا یعنی بۆچوونەکی هەیە بۆچوونەکی سیاسیە گونجاوە لەگەڵانەکی شیعی لە عێراق ڕێک ناکەوێ پەیوەندی بە ڕابردوو هەیە پەیوەندی بە هێرشەکانی نەجەفەوە هەیە یعنی ئەوە بابەتێکی ترە پەیوەندی بەناو ماڵی شیعەوە هەیە بیریشمان نەچێت کاتی خۆی کە لەسەرنەوەی متمانە لە نووری مالکی لە 2012 ڕۆڵی بەڕێز خوالی خۆشببوو جەنابی مام جەلال یعنی ئەوانە چۆن بوون چۆن نەبوون ئەوەی ئێستا نییە یعنی سەدر هەوڵی ئەوەشی داوە لە سەردەمی حکوومەتەکەی نووری مالکی لە 2012 متمانە لێ بسێندرێتەوە بەڵام بڕیاری کورد ئەو کات ئەوە بوو کە ئێمە ناچین تەداخل بەناو ماڵی شیعە بکەین پێویستە خۆیان بە خۆیان چارەسەر بکەن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن ئەوە دروستترین بژاردەیە بۆ کورد نەک هەر بۆ شیعە نەک هەر بۆ سونە بۆ هەموو ناوچەکە کە پەیوەندی بە ئێران و سعودیاشەوەیە پەیوەندی بە ئێران و ئیماراتشەوە هەیە بەڕاستی باشترین بژاردە و دروستین بژاردە ئەوەیە ئێمە ناوماڵی خۆمان ڕێخێنە و سوود لە هەڵەکانی ڕابردوومان ببینین و بەوەی دەتوانین چارەسەر بکەین بۆیە بەڕێز مقتەدا ناچێتە ناو حکوومەتەوە من لەوەی لە ڕێگای کورساتەوە دەیڵێم بەڵام لەوەیە بە ئاراستێشتر حکوومەت تشکیل بکرێ و سەرۆک کۆمار هەڵبژێردرێ ئێمە کێشەمان کەمە بە حکمی ئەوەی ینی شانسی ملەتی کووردە کە کاندیدی کورد دەتوانم بڵێم ڕاستە کاک ڕێبەریش کاندیدی پارتیە و دکتۆر بەرهەم کاندیدی یەکێتی و کۆمەڵە کاندیدی سربەخۆیتریش هەن ئەوانەش ڕێز لێگیراون بەڵام باشترین دەرفەت هاتوتە پێشکورد کە کاندیدە چێ لە کۆمەڵە و کاندیدە لە کوردە کە بەرهەم ساڵحە یعنی لێک تێگەیشتی لەگەڵ هەردوو لایەنە ناکۆکەکە هەیە هەردوو لایانی ناکۆک لەسەر ئەو ڕێک دەکەون بۆیە کورد پێویستە ئەو دەرفەتە بخۆزێتەوە یعنی پێویستە لەوێوە برینەکانی خۆی چارەسەر بکە و بتوانین لە پرۆسەی سیاسی عێراق پێگەی هەبێت زۆر باش دەست خۆش کاک محمود جان کاک شێرزاد یعنی بۆ نمونە کاک محمود ئێستا
باسی لە ئەو ململانێتون دەکرد کە لە نێوان لایەنە سیاسیەکانی زۆر جار ینی دەبینی لە نێو ماڵی شیعە کە ململانەکانی هێندە تون دەبنەوە، ینی ئاراستەکە بەوەیەوە بۆ چوونە سیاسەکە وایە کە ئەمە ململانەیەشی توندی کەسیە لە نێوان بۆ نمونە مقتەدا سەدر و مالەشیدا هەیە لەسەر قەزیەک، بەڵام دوجار ئەمان ینی کە مەسەبێکن مەسەبی شیعان و پێکاتەیەکن کە پێکاتی شیعان دەتوانن ینی ئەو ناکۆچیانەوە لا بنێن ئاخۆ یاخود ناتوانن هەر بەردەوام بن لەسەر ململانەتوندانە. ئەمە ئەی بۆ ناو ماڵی کورد چۆن ڕەنگەداتەوە؟ کورد پێ دوایە ململانەیەشی توندی کەسی و شخصی هەبێت لە نێوان سەرکردە سیاسیەکانە یاخود نەخێر ئەوەی کە کورد پێویستە ململانی لەسەر بکە مەسەلەی خاک و نەتەوە و ناوچەدا بڕێنراوەکان و کۆمەڵی قەزی هەڵپەسێدراو کە تاوەکوسە لەگەڵ بەغدا چارەسەر نەکراوە بەڕاستی. بەڵێ لە پرسیاری پێشوودا باسی ئەومان کرد کە شێوازی ئەم دوو جەمسەرەچیە و چۆنە و چۆن دابەشبوونە بۆیە ئەم واقعی لێکەوتوتەوە لە وەڵامی ئەم پرسیارەیە ئەمەیان نەگەڕێتەوە بۆ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ کاراکتەرە سیاسیەکانی ئەم سەردەما زۆر جیاوازترن لە کاراکتەرە سیاسیەکانی سەردەمانی پێش 2014. هیچ کام لەم سەر کاراکتەرانی ئێستا لە مەیدانەکەدان نەمتمانیان بە یەکتریان نە تەجروبەیەکی سیاسی قوڵیان لەگەڵ یەکتریا هەیە پێکەوە کاریان کردبێ هەڵتۆقیوێکی سەردەمێکی تازەن دروست بووە. ئەوانەی کە لە بەشێکیان خوا لێیان خۆش بێ لە ئەنجومەنی حکومە بەشدار بوون لە معارزەی عێراقیە بەشدار بوون کە ڕێگێکی قوڵتریان هەبوو لەگەڵ یەکتری لە خەبات و لە تێگەیشتن و لە متمانەوانە کەسێکی وەکو جەنابی مامجەلال وەکو عەبدولعەزیز حەکیم وەکوانە نەماون لە ژیانە. کارەکتەری سیاسی ئێستا کەم بۆتەوە لە عێراق تا بتوانێت چەتری کۆکەرەوەی هەمووان بێ و بۆ جیاوازی نێوماڵی شیعە من پێم وانییە نێوماڵی شیعە جیاواز بێ. کارەکتەرەکانی کە تەمسیلی شیعەکەن ململانەیەکی گەیاندویانەتە ڕادەی شەخصی لەگەڵ یەکتریە. بۆ نمونەوەی ئێستا لە نێوان مالکی مقتەدا سەدر کە گرێچۆرەی ڕئیسیە ئەوە ئەگەر پاشخانی ئەوەی هەیە کە لە سەردەمی ئەوەی کە مالکی لە حکومڕانەتیە بۆ هێرشی کردوتە سەر سەرای سەلام و سەر ئەوان و ئەو شێوەیە شەڕی فەلوجە ئەوان ئەوە بۆتە گرێوە عقدەیەک لە نێوان ئەو دوو کەسایەتیە کە عێراقی گەیاندوتە بنبەستێک و بە شێوەیەک ئێستا عێراق تووشی ئەو بنبەستە بووە. ینی ڕۆڵی کاراکتەرەکان کەسایەتە سیاسیەکانی ئێستا کەسایەتیەکن ینی هیچیان ئەمە لەناو ئەو کەسایەتیانەیە کە ئێستا لە ناوم کوتلانەیە حسابەکرێ. بۆ نمونە مالکی و عەبادی زۆر کۆنترینیانن. عەبادی هەمومان نەزانین چۆن هات بوو بە سەرۆک وەزیران کە ئەو سەردەمە کێشە بوو هەر لە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆک وەزیران و دیاریکردنی سەرۆک وەزیران و کاتە شێوازێکی تر بوو فرسەتێکی بۆ هاتە پێشەوە بوو بەوە دوایی تر بوو بە کارەکتەرێک. ینی ئێستا کۆی دۆخەکات لەلایەک پێویستی بۆیە کە سیاسەتی دەولی بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری بەسەرابێ بەسەر ئەم چەقبەستوی و دابەشبوونەی ئێستا هەیە. لەلایەکتر کارەکتەرەکان لەوە تێبگەن کە زەرورەتێکەیە خەریکە ئەمانە بن بە ئالەتێک بۆ جێبەجێکردنی مەرامەکانی وڵاتان بۆ بەرژەوەندی بەشێک لە وڵاتان کار ئەەکەن. و من پێم وانییە دۆخی عێراق بە ئاسانی بکەوێتە سەر دەست هیچ جەمسەرێکی تر چووکە ئێران زۆر نزیکە هاوسنوورە لەگەڵمانە و دەستبەرداری کێشەی عێراق نابێت. کۆمەڵێشت شوێنە پیرۆزەکانی کە ئێرانیەکان هاتوچۆیەکەن لە عێراقیا چەند سووریا بزانە چەند گرنگە بۆ ئێران، یەمەن چەند گرنگە بۆ ئێران، لیبیا چەند گرنگە بۆ ئێران، بەڵام گرنگی عێراق دەیان بەرامبەر بەو گرنگیانەیە کۆمەڵێک نزیکبوون هەیە لە نێوان شیعی عێراق و شیعی ئێران و مەرجعیەت و ئەوانە دەبینین. بۆیە لە کۆتایی ئەم گەمەیەدا ئەبێ ئەتراف بۆ بکرێکە ڕۆڵی ئێران نابێت نادیدە بگیرێ. هەر کەس هەر لایەنوێکی سیاسی هەر کوتلەیەکی سیاسی بێوێ کە شێوازێکی تازە لە حکومڕانەتی یان لە عێلاقاتی دەولی دروست بکە بۆ عێراقی ئایندە سەرکەوتوو نابێتایە بە تاکید ئەوە ئێران بە دژایەتیکردنی ڕاستەوخۆی خۆیەزانێ بۆیە خەریکە نزیک بینەوە لەوەی کە جۆرە تێگەیشتنێک دروست بووە و ئەمەی کە ئێستا هەیە کوردیش ئەوەی کە بلاسخات لەم چەند ڕۆژەیە من پێم وایە بلاسخات پەیامێ بۆ ئاراستەی عێراقیەکان و جیهانی کرد بە گشتی ئاراستەی وڵاتانی ئەقلیمی و دەولیشی کرد کە دۆخی عێراقی تر گەیشتۆتە ئەوەی کەوا هەموومان بیری لێ بکەینەوە هەموومان احتیمامی پێ بدەن خۆشیان گرنگی بە خۆیان بدەن. لەناو ئەوەش بەڕوونی ئەو دابەشبوونەی کوردی
زۆر بە مەترسیەکی گەورە بۆ ئایندەی ئەم هەرێمە دیموکراسیە ئەم تەجروبە دیموکراسی چکات تەجروبەی دیموکراسی و هەرێمی کوردستان زۆر جیاوازە لە عێراق. عێراق دابەشبوونەکە بە ئاشکرا دیارە دابەشبوونێکی مەذهبی دینی هەیە، بەڵام لە هەرێمی کوردستانە هەردوو حیزبی زۆر هەموو حیزبەکان زیاتر علمانین. ئەمە ینی ئەوان بە مەترسیە زانن ئایندەی دیموکراسی و ئەلمانیەت لە وڵاتێکی وەکو عێراقا ئەم بەرەیە تێک بسێ. بۆیە من پێم وایە یەکەم هەنگاویان ئەوە بێت کە کورد لە یەکتری زیاتر نزیک بکەنەوە، دووەم هەنگاویان ئەوە بێت کە محاولەیەکی ئەوە بکەن کە دنیا تێبگەێنن لەوەی کە عێراق دۆخەکەی بەو شێوەیە کە دەبێت گرنجێکی زیاتری پێ بدرێت و دەستێوەردان کەم کرێتەوە ئەو فشارە کەم کرێتەوە. بەڵام ئەمەش مانای ئەوە نییە بۆ ماوەیەکی درێژتر هێشتا کێشە ململانێمان نابێت. کێشە ململانەکان هێشتا بەردەوام بن، بەڵام ڕەنگە بۆ ئایندە بە شێوازێکی تر بێ. دەست خۆش کاک شێرزاد. کاک مەحموودیانی مەسەلەیەکی دیکە کە زۆر جۆمان لێ بوو لەم دوایانەدا و هەروەها ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبوو لە پرۆسی سیاسی عێراق و بوو بۆ بەدیلی هەرسێ سەرۆکایەتیەکە لە عێراق ویش مەسەلی دادگای باڵای فیدرالی بوو. ئێستا هەر لەلایەن خودی عێراقیەکان و سەرکردە سیاسیەکانی عێراق لایەنە سیاسیەکانی عێراق کە زۆر جارەم دادگایان بە یەکلاکەرەوە لە دۆسیەکان و مەسەلە گرنگەکان باز دەکرد، ئێستا هەر خۆیان تیروتوانجی لێگرن. مەسەلەم دادگای بەچووەگە پێ دوایە ڕۆڵیە بێت لە یەکلایکردنەوەی مەسەلەی چەقبەستووی سیاسی لە عێراق و پرۆسی سیاسی لە عێراق لە داهاتوودایە خود نەخێر بە ئاراستەیەشی دیکە دەوێت. بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. لە دوای پەسەندکردنی یاسای دادگای فیدرالی و دەست بەکاربوونی بەر لە ئەنجامدانی هەڵبژاردن کە ضرورەتێکی دەستوری بوو بۆ ئەوەی ئەنجامی هەڵبژاردن پەسەند بکات، بە دڵنیایەوە دامەزراوەیەکی دەستوریە دادگایەکە کە زامنی هەنگاوە دەستوریەکانی هەر سێ سەرۆکایەتیەکە و پرۆسی سیاسی لە عێراق لە هەمان کاتیش خاڵەکانی ترکە ینی بابەتەکانی ترکە پەیوەندیان بە ئابووری و بە تەندروستیەوەی لە هەموو بوارەکان و لە دەرئەنجامی کێشە لە نێوان هەرێم و حکوومەتی اتحادیان هەرێمەکانی تر ئەگەر لە ئایندە دروست بن لەگەڵ حکوومەتی اتحادی ئەوەی کە یەکلای دەکاتەوە دادگای فیدرالیە کەواتە زمانتێکی دەستوریە. ئەوەی کە جێنیگەرانی چاودێرانە، جێنیگەرانی یاساناسانە، جێنیگەرانی بەشێک لەلایەنە سیاسەکانە ئەوەیە کە دادگای فیدرالی کە یاسەکانی پەسەند کرد دوجار بۆ پێشوا ینی بۆ ئەنجام ینی بۆ مای ئەوەی کە لایەنێک کە هاوپەیمانی سێقۆڵەیان ڕزگاری نیشتیمانیە پێشوازیان لە بڕیارەکەی دادگا کرد بە پێچوانەی لایەنێکە تر کە پێیان وابوو دەرەنجامەکە دروست نییە و کێشە لە پرۆسی هەڵبژاردن هەیە. قۆناغی دووەم دادگای فیدرالی لە دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی دیسانەکە تانە لەو جەلسەیە درا دادگای فیدرالی پێی وابوو دانیشتێکی دەستوریە دیسانەکە هاوپەیمانی سێقوڵی پێشوازیان لە ڕۆڵی دادگا کرد و پێیان وابوو دادگای فیدرالی دادگایەکی دەستوریە و بێلایەنە. قۆناغی سێەم بەڕاستی بۆ ویان بۆ مایە شۆک چونکە بە پێچەوانەوە بڕیاریدا کە ئەوە بوو کاندیدی لایەنە سیاسی دوورخستەوە دوجار بڕیارەکانی یەک لە دوایەکی ینی دوو لە سەسەی ئەنجومەنی عێراق بۆ هەڵبژار ینی جەلسەی نیسابی جەلسە کە پێویستە دوو لە سەسەی کۆی ئەندامانی پەرلەمان بەشدار بن بۆ هەڵبژارنی سەرۆک کۆمار بۆوان بۆ مایە شۆک ینی بۆیە قۆناغی دواتر کە دوورخستنەوەی کاندیدا قۆناغی دواتر ینی قۆناغی بڕیاری یاسای نەوت و گازێرێم ژمارە 22/2007 ینی یەک لە دوایەکەکان تا لادانی مشعان جبوری وەکو کاندیدێک. من پێم وایە ینی هەموو ئەو دووفاقیە لە مامەڵەکردن لەگەڵ دادگای فیدرالی بۆ ئەوەیە دەیانەوێت دادگای فیدرالی ئەگەر لە بەرژەوەندی لایەنێکی سیاسی نەبێ دادگایەکی نایاساییە و دادگایە کە دەستێوەردانی سیاسی لەسەرە. بەڵام ئەگەر ئەو دادگایە لە بەرژەوەندی ئەوان بڕیاردا بۆیە دادگایەکی دەستوری یاساییە و دەستوەردانی سیاسی تدانێ. بەڵام ئەگەر ئەوی باسم کردە و قۆناغانە ئەگەر هەڵسەنگاندنێک بکەین لە قۆناغی یەکەم بۆ وا بڕیاریدا و لە قۆناغی دوم بۆ هاوڕێ بۆمان دەردەکەوێت کە ئەو یاسا ئەو دادگایەکی دەستوریە چۆن لە قۆناغی یەکەم خۆگە لە قۆناغی یەکەم یاساکەی دەرەنجامی هەڵبژاردننی پەسەند نەکردبە کۆی پرۆسی سیاسی سەرلەبەری هەڵدەوەشایەوە لە دەبارە سەر هەڵبژاردن بکرێتەوە. ئەگەر دادگای فیدرالی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی عێراق و دوو جێگرەکەی پەسەند نەکردایە ئێخۆ دیسانەکەەوە هەڵدەوەشاوە دەگەڕانەوە بەرەوە ئەوەی کە ئەنجامی جەلسە و گەورەترین
ینی گەورەترین کەس کە بەتەمەندترین کەس کە ناو پەرلەمان بێسەرۆکی پەرلەمان و ڕێکارەکان دەتوانێت جەلسە بەکراوی بهێڵێتەوە. ینی خۆی لە خۆی ئەوانە ینی من پێم وایە ئەگەر بەو شێوازە مامەڵە لەگەڵ یاسای دادگای فیدرالی بکرێ و لە گەورەکان دادگای فیدرالی بکرێ هەرچەندە من پێم وایە ئەگەر دادگای فیدرالی بڕیارە چش دەربکەوە کۆی بڕیارەکەی ژمارە ینی بڕیاری هەڵوەشانەوەی یاسای نەوت و گازیارێمی کوردستان ئەگەر بڕیارەکە یاساییش بیان یاسایی نەبی دەستوری بیان دەستوری نەبی بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیاری مولزەمن قەتعین باتن بە پێی دەستور بۆیە پێویستە بە دوای دەرچەک بگەڕێن یعنی ناکرێت تو بڕێ من بڕیارم قبول نییە ئەو بڕیارە دروست نییە ینی ئەوە چارەسەر نییە بڵێ تێبینیم لەسەر ئەو بڕیارە هەیە بەڵام پێویستە ڕێکاری تر بگریە بەر پێویستە بەرەو ناوەندە فەرمیەکانی دەوڵەت بڕۆی بەرەو دامەزراوەکانی دەوڵەت بڕۆی بۆ چارەسەرکردنی کێشەکان جا ئەوەی پەیوەندی بەهرێمەوە بیان ئەوەی پەیوەندی بە پرۆسی سیاسی عێراقەوە بێ هەر تانەیەک لە دادگای فیدرالی دادگای فیدرالی بە شێوازێک مامەڵە لەگەر بڵێ ینی لەوەیە ینی تێڕوانینێکی سیاسی هەبی چکەوە دادگاچی ینی گەورەترین دادگای دەوڵەتە بەڵکو باسم کرد ینی ئاراستەی پرۆسی سیاسی و ئابووری بەڕێوەدەبە بە تاکید بۆ چوونی سیاسی هەیە بەڵام بۆ چوونی سیاسی نەک بۆ لایەنێک لە لایەنەکانی ناکۆک. دەست خۆش کاگێ شێرزاد لە ماوەی یەک خولەکە دوا سەرنج و پەیامی خۆت بگەین سوپاس دەکەم. بەڵێ پێویستە کورد سەرنجی من لەسەرەوە ئەوەیە کە کورد ڕوبڕووی کێشەیەک بۆتەوە کێشەکانی باڵواسرایی ماوەتەوە لەگەڵ حکوومەتی ناوەندا بەگشتی پێویستە ضرورەتی ئەو کێشانە بگرێتە بەرچاوی خۆی و لە دوای ئەم ئەزمەی پێکەنانی حکوومەت و تێپەڕاندنی سەرۆک کۆمار تووشی کێشەیەکی گەورەتر بۆتەوە مەسیریە کە مەسەلەی یاسای نەوت و غاز و وەستانوێ بە ڕووی بڕیارەکانی دادگای باڵای فیدرالیە کە ئەمەش من بە تەفسیری شخصی خۆم لێکدانوێکی عەقلانی نییە چکەوە وەکو ناوەکەی دیارە دادگای باڵای فیدرالی عێراقە و لە هیچ شوێنێکی تر نییە تۆ بچی سکاڵا لەو دادگایە بکەیت تا پیاچوونەوە بکرێت یا تەمیز بکرێتەوە بڕیاکانی چکە بڕیارەکانی قەتعی و باتە ئەکرێ کە خیتابی کورد شێوازێکی تر بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی مەسەلەی نەوت و قانونی نەوتوانە چکە لەوەشدا بەڵێ ئیسحافێکی تایە بە حەقی کوردستان لە ئەو بڕیارەیە بەڵام کرێ قسە لەسەر ئەوە بکرێت چکە ئەوە مەسلەیەکی مەسیریە دواتر مەسلەی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان و لایەنە سیاسیەکان بەگشتی ئێمە لە بەردەم مەترسی گەورەترین کە مەسلەی کیانی نەتەوەی ئێمە خوێندنەوەی بۆ ناکرێت لەلایەن نارانەوە ئێمە با ئەتیماد نەکەینە سەر ململانی شیعی یا سونی سونی لە هەموو حاڵەتەکان ئێمە کێشەیەکی نەتەوەیمان هەیە لە عێراقدا. دەست خۆش سپاس بۆ ڕێک لە برانی بەڕێزم کاک شێرزاد سامەد نووسەر و ڕۆژنامەنووس کە لە کەرکوو لەگەڵ مابووی کاک محمود خۆشناو و چاودێری سیاسی کە لە ستودیۆکارمان لە شاری هەولێر لەگەڵ مابوو. سپاسانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز دەڵخێم شوی پانۆراما پێشکەشکرا خواتان لەگەڵ.